قسە لەسەر حیزبەکانی دەسەڵاتەکەین دوای ژێنە سەر حیزبەکانی ئۆپۆزیسیۆن. سەرنجام وا ڕێکەوتبێتن لە بەرژەوەندی هەندێک لایەن ماوەکە درێژتر بێ. دووش ئەو پارە زۆرەی کە لە ململانێ ناوخۆ عەسکەریەکانی خۆیانە سەرفیەکەن. بینەرانی بەڕێزی شارپرێس سڵاوتان لێبێت و شەوتان باش لە بەرنمەیەکی تایبەت لەبارەی بانگەشەی هەڵبژاردن و 37 بۆ 38 ڕۆژی پڕ لە ململانەی شەقام و ماڵ و مەجلیس و میدیاکانی هەرێمی کوردستان گفتوگۆیەکی تایبەتەکەین لەبارەی بانگەشەی هەڵبژاردن و ئەم ماوەیە کە لە بەردەممانایە ئەکرێت وە چاوەڕوانیەکان ئەوەن کە چۆن تێپەڕێت. بۆ ئەم بابەتە قسە لەگەڵ هەریەک لە بەڕێزان کاک بابان جعفەر و کاک هەڵشۆ عەبدولفەتاح دوو کەس وەک چالاگوان و شارەزای بواری هەڵبژاردن لە شارپرێس ئەم شەو میوانن قسە لەسەر ئەو بانگەشەی دەکەین کە بڕیار ئەم شەو لە کاتژمێر 12 شەوەوە کە پێدەنینە ڕۆژی 3 ئۆکتۆبەر بانگەشەی هەڵبژاردن دەست پێ بکات. سڵاوتان لێبێ و سوپاس بۆ ئامادەبوونتان. کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق لە پێشهاتێکدا کە تەنها 48 کاتژمێر لە بەردەم جێبەجێکردنەکەی دەما بوو بڕیاریدا کە بانگەشەی هەڵبژاردن دەست پێ بکات جیاواز لە ساڵانی ڕابردوو کە لانیکەم 15 ڕۆژ پێشەوە 10 ڕۆژ پێشەوە هێزە سیاسیەکان کاندیدەکان کۆمەلگای زانی کەی بانگەشەی هەڵبژاردن دەست پێ دەکات ئامادەکاری ئەکرا بەشێک لە هێزە سیاسیەکان و بەشێک لە کاندیدەکان ئەوەی کە لە دوێنێەوە هەیە و بڕیارەکە دراوە قسە لەسەرەوەکەن هێشتا ئامادەنین بۆ ئەوی پۆستەرەکانیان هەڵواسن هێشتا ئامادەنین تیمەکانیان ئامادە کرد بێت جۆرە لە جۆرەکان ئەکرێ بڵین سوپرایز و شۆکێک بوو بۆیان لە کاک بابانەوە دەست پێ بکەین پێ دوایە ئەم ماوەی کە کۆمسیۆنی هەڵبژاردن لە پڕ دیاری کرد و وەکو جارانی پێش و چەند ڕۆژێک پێشتر ئاماژەی بەوە نەدا کە ڕۆژی بانگەشەی هەڵبژاردن کەیە هۆکارێکی تەکنیکیە یان ئەکرێ بڵین پاڵنەرێکی سیاسی هەبووە و ناچار بوون کە بانگەشەی هەڵبژاردن زووتر دەست پێ بکەن. سڵاو کاکە هاوکار لە جەناب و بینەران و سڵاوش باوەڕێی خۆشەویستم لە ڕاستیە ڕەنگە زۆر کەم بتوانین ڕووداوێک ببەستینەوە بە تەنیا بە هۆکاری تەکنیکیەوە لەبەرەوەی ئێمە لە عێراق و لە هەرێمی کوردستان سیرەکەی زۆربەی زۆری دام و دەستگاکان شێوەی میدیایان وەرگرتووە لە سبقی سەحەفی و ڕەنگە زۆرینیان بە دوای ئەو بن کە شتی لە ناکاو مفاجعات دروست بکەن لە زۆر حاڵەتەکانی ڕابردووە بینیومانە لەنا چاوەڕوان نەکراو بوو کاتەکەی بۆیە من وا تێگەم ئەگەر لایانی تەکنیکی خۆشیان هەندێک تیابێ لەو هۆکارێک کە زوو ئاشکرایان کردووە بەڵام لایەنە سیاسێکە ڕەنگەوە بێ سەرنجام وا ڕێکەوتبێتن لە بەرژەوەندی هەندێک لایەن ماوەکە درێژتر بێ لەبەرەوەی ماوە درێژ بوون واتە قوەیەکی مرۆیی زیاتر واتە ڕووماڵێکی فراوانتر واتە خەرجکردنی ئیمکانیەتێکی زۆرتر کە ئەمەش لە قوەتی کاندیدی لیست و قوارە بچووکەکان نییە بە ژمارە بەڵکو لە بەرژەوەندی لیست و ژمارە گەورەکانە کە ئەمانیان لە بەردەستایە ئێمە لە شارەکەی خۆمانە بینین و بێگومان ڕەنگەوە ظاهیرەیە زۆر شاریتری عێراق وەرێمی کوردستانیشی گرتبێتەوە کە پێش دەستپێکردنی وادا بە تەواوەتی شوێنە کاریگەرەکان و هەموو ئوستون و جێگایانەی کە کراجی ڕکلامێ بۆ هەموو لایەنە پارتە سیاسیەکان شوێنە کاریگەرەکان هەمووی گیراوە بۆ یەکتاکە پارە خەرجەکرێ بۆی ئەم شەو توان بەکاری بێنن بەڵێ لەبەرەوە ڕەنگە ئەمە خزمەتی و هێزە گەورانە بکە کە توانایان هەیە ئەو هەموو پارەیە خەرج بکەن و لە ئەوانی تر تووشی شۆک بکە کاتێک خۆیان ئامادە نەکردووە و ئیمکانیەتیان نییە. سپاس کاگەڵ شۆ لە کاتی هەڵبژاردنەکاندا بەڕێزت هەمیشە چاودێرێکی دیار بوویت و قسەت بۆ میدیاکان کردووە لەبارەی ئامادەکاری هەڵبژاردن لیستەکان قەوارەکان پێشبینیەکان قسە لەسەرەوە ناکەین جارێ پێشبینی کورسیەکان چۆنە و چۆنە بێت بەڵام پێشبینی ئەەکەیت ئەو بانگەشەی هەڵبژاردنەی لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بینیمان بانگەشەیەکی بەتایبەت لە نێوان دوو هێزی دەسەڵاتی هەرێمی کوردستان پارتی یەکێتی بانگەشەیەکی تند و زۆر کاتسەری کێشا بۆ ئەوەی قسەی شخصی بە یەکتر بوترێت هێرشی شخصی بکرێتە سەر یەکتری پێ دوایە بانگەشەی ئەمجار بانگەشەیەگە بێ بۆ ئاراستەیە یان بانگەشەیەکی هێمنترە بێت وردە وردە تا ئەگەنە کۆتایی بانگەشەکە ئەکرێ بڵندۆخێکی هێمن بەڕێوە ئەچێت. بەڵێ زۆر سپاس سڵاو ڕێزمان هەیە بۆ بینەرەکانتان لا کوێگەن و خۆشحاڵم لەگەڵ هاوڕێ و هاوکاری بەڕێزم
کاک بابان و جەنابیشت لە ڕاستیە بانگەشەی هەڵبژاردن خۆی ینی هەر خۆی ناوەکەی وازح و ڕوونە ینی چۆن هەر یەکە هێزی سیاسی یا گروپێکی سیاسی یا کاندیدێکی سەربەخۆی کە ئێمە ئێستایین لە بەردەم هەڵبژاردنە بتوانێت قەناعەت بە بەرامبەر بێنێ بەڵام بێگومان ئەم قەناعەت پێێنانە کۆمەڵێک پرەنسیپ و بەهای هەیە کە بەشێکی یاساییە ئەواتە بە یاسا ڕێکخراوە کە ئێمە ئەمەی کە ئێستا لە بەردەمیاین هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی عێراقە بەشێکی وردبوونەوەی ئەو یاسایە پەیڕەوی ژمارە چواری هەڵمەتی هەڵبژاردننی ساڵی 2025 پەیڕەوە لەلایەن کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردننی عێراقەوە پەسەند کراوە بەشێکی دیکەی کە نەنووسرا و ڕانەگەێنرا و گفتوگۆ لەسەر نەکراوە ئادابی گشتیە ئادابی گشتی واتە تۆ لە هیچ شوێنەکانە نووسراوە تۆ بەلای کەسێکا ڕۆژی سڵاوێکی لێ بکە یان ئەحترامێکی بگرە بەڵام وەکو ئادابێکی گشتی ئەیکەیت بۆیە پرۆسی بانگەشەی هەڵبژاردنیش بەم شێوەیە ئەوەی کە بچمە سەر وەڵامەکەی جەنابەت لە ڕاستیە هەر هەموو ئەزمونونەکانی بانگەشەکانی هەڵبژاردن لە ڕابردووە تا ڕادێک لە ناوان هێزێ دوو هێزات توندی تیا بووە بە تایبەتە و هێزانەی کە لە بەشێک لە ناوچەکان کێبڕچێکار و منافسکاری یەکترین لە هەڵبژاردننی ڕابردووی پەرلەمانی کوردستانە لە 20 ئۆکتۆبری 2024 بۆ کە بۆ پەرلەمانی کوردستان بوو مۆدلێکی تر لە کێبڕچەی توندیان هێنایە ناوانێک کە هەردوو هێزی دەسەڵاتدار و پارەداری هەرێمی کوردستان کە پارتیوی چێتی بوو کە گەیاندیان ئەو ئاسە توندیە کە بۆ خۆشیان بۆ چوون و تەحلیلەکانیان بەو شێوە بوو ئەگەر ئەوەنەکە ناتوانن خەڵکێکی زۆر بەرنە سنووقەکانی دەنگان و دەنگێکی باش بۆ خۆیان کۆکەنەوە و اعترافی خۆشیانە کە ئەو توندیە توانیوێتی تا ڕادێک کەسبی بەشێک لە دەنگەرەکان بکە وە پاڵنەر بێ بۆ بەشێک لەوانەی کە تا ڕادێک دڵساردێکیان هەبووە لەو هێزە سیاسیە یان نیگەرانێکیان هەبووە بەڵام لەم دۆخەی ئێستایە بە بۆچوونی من لانی کەم کە بۆ خۆی بانگەشەی هەڵبژاردن ئەتوانی بە سێ قۆناغ دابەشی بکەیت قۆناغی دەستپێک کە جارێ سەرەتایە و زۆر گەرم نییە عنی هەر کۆمەڵێک شتی گشتیە دوجار قۆناغی ناوەندەکەی کە لە حاڵەتێکی یاسایە قۆناغی هەرە توندەکەی نزیکبوونەوە لە کۆتایی بانگەشەی هەڵبژاردنەکە ئاگاتە ئاسی توندەکەی پێم وایە جارێ ئەوان لە قۆناغی یەکەمان مێنەوە بە شێوکی هادی چونکە لە ڕاستیا ئێستا ئەوانە لەم هەفتەیە بوو کۆبوونەوەی لووتکەیان هەبووە و دەنگۆی ئەوە بڵاوەکەنەوە کە لێک نزیکی و لێک تێگەیشتنیان هەیە کەم پێم وانیە بگەنەوەی کە ئەم پێش ئەم هەڵبژاردنەش حکومەت و کابینەوەیان سەرۆکاتی پەرلەمان پێک بێنن بەڵام جار احتیفاز بۆکەن تاوەکو ڕۆژەکانی داهاتوو کە دوجار شتێکی ئەوتویان بەدەستەوە نامێنێ کە دەنگدەر و لایەنگر و هێزی خۆیان بخەنە سەر سنۆقەکانی دەنگان هەر ئەچنەوە سەر ئەو ڕیتمە توندە بەڵام پاسێکی چەند ڕۆژی سەرەتای ئێن دەستەکانە خۆش بێ کاک بابان زۆر قسە لەسەرەوەکرێت لە بانگەشەی هەڵبژاردننی ڕابردوو حیزبەکان بەگشتی و حیزبەکانی دەسەڵات بە تایبەتی تر ینی قسە لەسەر حیزبەکانی دەسەڵاتەکەین دوای ژێنە سەر حیزبەکانی ئۆپۆزیسیۆن ئەوەی پێیان بوو خستیانە بازار خستیانە بەردەم خەڵک لە بانگەشەی هەڵبژاردننی ساڵێک پێش ئێستەیە چی لە دڵیانە بووتیان چی جێبەجێ کراوە چی جێبەجێ نەکراوە ئەزانین ینی کۆمەلگا هەمووی ئەزانێت کامە جێبەجێ کراوە کەرەستەی هەڵبژاردن و کەرەستەی بانگەشەی هەڵبژاردننی ئەمجاری حیزبەکانی دەسەڵات و حیزبەکانی ئۆپۆزیسیۆنیش ئەکری بڵین لە چیا کۆبێتەوە لە دووتوێی کارنامەیەکا کۆبێتەوە کە کەس نایخوێنێتەوە یان کۆمەڵێک بەڵێنن دیسان و دووبارە ئەبنەوە کە ڕەنگە بەشێکیان بووبنە عیبە لەسەر هێزەکانی دەسەڵات ئەوەندەیان باس کردووە پرسیارێکی زۆر گرنگە ئێمە بە بەردەوامی لە بەردەم ئەوەیان کاتێک تۆ ئەرزش بۆ دام و دەستگاکانت ناهێڵیتەوە بۆ قانونەکانت ناهێڵیتەوە بۆ کارنامەکانی خۆت ناهێڵیتەوە یانی ئەو داتایانەی کە میدیا و ڕێکخراوە ناحکومیەکان بەردەوام دروستی ئەەکەن و بەشی یەکەن لەگەڵ ڕای گشتیە ئەومان پێڵێ کە هەروەکو جەنابیش لە ناو پرسیارەکەیان فەرمووت ئەمان کەمترین کات کارنامەیە کە بۆ کابینەیەک دروستیەکەن کە بۆ پەرلەمانێک دروستیەکەن کە بۆ پارتێکی سیاسی دروستەکەن جێبەجێەکە جارە حەزەکەم لەسەرەوە بەشەی سەرەتایی ئەمەی کە ئەمان پێیان ئەبێت وە کارنامەی لەسەر دروستەکەن
من وای بۆچم ئەمان بە پێچوانەی خطابی پەرلەمانی کوردستانەوە کە خطابێکی تند و تیژ ئامێز بوو لەگەڵ یەکتر و هاوڕێم لەگەڵ کاگەڵ شۆکە بۆچی ئەوان ئەبەو شێوازە کردیان بۆ عێراق خطابەکە گۆڕن. چاوەڕوانی من وایە لە عێراق خطابەکە بە ناوچە کوردستانیەکان و ناوچەکانی هەرێمی کوردستانیشەوە بەرەو خطابێکە بن ئەیانەیە بڵێ نەگەرێمە پێکەوە بین، نەگەرێمە وەکو دوو هێز بین، وەکو دوو هێزی کۆک بین لە بەغا ئەتوانین کۆمەڵک دەستکەوت بۆ خەڵکی کوردستان بەدی بهێنین. لەبەرەوەی ئەو سلعانی پێشووتر خستویانەتە ناو بازاڕەوانێ لە چه ئاخر هەڵبژاردن و لە هەڵبژاردنەکانی کەیە کۆبوونەوەی لووتکەی هەفتەی پێشوو دووجار لە سەریەک ئاماژەیە بۆ ئەوەی کە ئەمان بەشێکی بەویستی خۆیان ئەچنە پێشێ لە یەکتر بەشێکی ئەو ئەجێندایەیە کە ئێمە هەموو ئەتوانین بڵێن سحری ئەو بانگەشانە بەتاڵ بۆتەوە. بەڵێ لەبەرەوەی ئەمانیش بۆ سلعێکی تازە ئەگەڕێن ئەیانوێ ئەم جارە بە ناوی خیتابی یەکگرتوویەوە بە ناوی خیتابیەوەی کە ئەو هەڵانەی لە بەغا کردمان چی بوو کۆمەڵک پۆستە هێننێکن بە قوربانی کۆمەڵک خەڵکی هێننێکن بە قوربانی لە کاتی حملەیە یاسای ئیداری مالی بە بۆنەی چێوە تێپەڕی یاسای بودجە بە بۆنەی چێوە ئاوا خراپ بوو فلان پۆست کە لە لای فلان کەس بوو لە سەرۆکایەتی کۆمار کە لە لای فلان کەس بوو لە پەرلەمان کە لە لای ئەنجومەنی وەزیرانەی هێنن بۆ ناو ئەم تەفاسیلانە بە تێگەیشتنی من بۆی بتوانن خزمەتی ئەو خطابە یەکگرتوویانی پێ بکەن. زۆر گرنگە ئێمە لەمە تێبگەین خطابی یەکگرتووییان کە هەموو خەڵک لە سیاست لە هەرێمی کوردستان بە ئاراستەی بەغدا و دەرەوداوی یەکگرتوویەکە لەبەر تێگەیشتنیان لە یەکگرتوویی نییە لەبەر ئەم تەوقیتەیە کە ئێستا ناوچەکەی پیاڕە لەبەر ئەوەیە کە ئەو ڕووداوانەی کە ئێمە لە مانگی ڕابردوو بینیمان لوغیان بەرامبەر یەکتر چۆن بوو بەس لە ئێستایان ناچارن یەکتر ببینن خەڵک ئێمە میدیا ڕێکخراوەکان پێمان ناخۆشە بە یەکگرتووی بیان بینین و لەسەر مێزێک و ئاژاومانەوە بۆ ماڵی خۆمان بێگومان نەخێر بەڵام ئەمان چۆن دروشمەنەتەوەی یەکە چۆن هەموو پرەنسیپە نەتەوەی یەکە و ئینتیمای تاکیان کرد بە قوربانی و ئێستا ئەبینین خەڵک پەلاماری هەموو شتێکەیە لەبەرەوەی دەستا و دەستی دەسەڵاتی بۆ ناکرێت لە هەرێمی کوردستان ئەم چەمکە ژوالەیەکەن چەمکی یەکگرتووی بە ئەندازێک ناشرینەکەن چەمکی کردویانە و ئەشیکەن زیاتر چەمکی خیتابی یەکگرتووی کوردی بە ئەندازێک ناشرینەکەن کە ئێمە ئەبینین زۆرینەی زۆری خەڵک لە هەرێمی کوردستان ئاواتەخوازی ئاواتەخوازی مرکزیەتە لە بەغداوە ئاواتەخوازی ئەوەیە لە بانکە ئێستا پرۆژەی هەژماری من لە ئەنجومەنی وەزیران با بەیانی دەرگاکەی بکاتەوە بڵێ ئەمە ئەمانەوێ ئەوە دەرگا کراوەیە چێ دێ هەژمارەکەی نەقلەکە بۆ سەر بانکی ڕەشید و هەر بانکێکی کێ ڕێگە پێدراو لە عێراقا بزانە موسەخۆرانی هەرمی کوردستان چۆن خزمەت هەژمارەکانیان نەقلەکەن لەبەرەوە من پێم وایە سلعەیەمانی هێنن ئەمەیە لەبەر ئەوەی هەم دۆخی ناوچەکەەوە ئەخوازێ هەم دۆخی ناوە ئەمان پیشاندیاندا بەرەو یەکڕەنگیە چن ئەو ئەدوارەی دایان ساڵە دابەشیان کردووە لە زۆنێکە یەک ڕەنگی هەبێ لە زۆنێکە دامەزراوی هەبێ لە زۆنێکە مرکزی هەبێ لە زۆنێکە پێچەوانەکەی هەبێ بۆ ئێستایمە بە ئەمە ڕوونی بینین کە ئەمە بەرەو کۆتایی ئەچێ و ئەچن بۆ خطابێکی تازە. دەسەکانە خۆش کاگەڵشۆ بانگەشەی هەڵبژاردن حیزبەکان کاندیدەکان بەسەر بەخۆ بە هاوپەیمانیەتیەوە بە حیزبەوە ئەهێنەوە کۆمەلگا بدوێنن کۆمەلگاش بە پێی داتا و ئامارەکان حتمما بەڕێزە دوورتر ڕەنگە داتا دلابێت لە 160 بۆ لە 170 کۆمەلگای ئێستا دەنگی خۆڵەمێشیە ناچێتە سەر سندوقەکانی دەنگدان بژڕاتە سەر سندوقەکانی دەنگدان بە ناڕزایەتی ئەڕوات دەنگەکەی ئەسووتێنە یان دەنگەکەی بە سپێتی یان بە کۆمەڵێک ناو ڕقەمی ترەوە ئەخاتەکە سنوقی دەنگدانەوە کە ڕەنگە مایی پێکەنین بێ بەڕاستی ئەم کۆمەلگەی کە گەشتوتە ئاستێک لە 160 زیاتری دەنگی خۆڵەمێشی بێ و ناڕازی بێت ماوەی 35-36 بۆ 37 ڕۆژ ئەم حیزبانە مخاتەبەیەکەن دەرونی تاکی کورد تا چەند تا ئێستا حسابی بۆ کراوە ئاشتی کۆمەڵایەتی تا چەند حسابی بۆ کراوە لە بانگەشەکانی ڕابردوو و تەسەورەکەی لەم بانگەشەی هەڵبژاردنە دەرونی تاک ئاشتی کۆمەڵایەتی لای ئەم حیزبانە ئەسڵەن پێوەر و ڕقم بێت بەڵێ جا لە ڕاستیە ئێمە بێ بگەڕێنەوە سەرەوەی ئیمتیحانی ئەو هێزە سیاسیانەکەین کە لە ماوەی ڕابردووە ئەزمونمان کردوون چی بوون ئەو پرەنسیپ و بەیانەی کە پاراستویانە پێش هەموو شتێ دەقی یاساکان دوای ئەوە پەیڕە و ڕێنمایی و بڕیارەکان کە عنسوورەکانی خۆیان بەشێ بوون لە دەرکردنیان و دوای ئەوەی کە بابەتێکی گشتیە جەنابە دەلی پاراستنی دەرونی گشتیە یان کای گشتیە
چۆن مەسەلە ئێستا تۆ ئەچیتە شوێنێکی گشتی بازارێکە شەقامێکە پارکێکە لە ماوەی ئەو بانگەشەی هەڵبژاردنەیە بۆ ئارامی و بۆ پشودانێکی کورتەچیت ناکرێ ئەو فشارێکی وا دروست کات ترست لەوە بێ ئەو مانگە دەرگا لەسەر خۆ داخی نەچیتە هیچ شوێنێ ئەو مانگە نەچیتە مۆڵێکەوە ئەو مانگە نەچیتە شەقامێکی گشتیەوە لە ترسی بە یەکدادانی ئەندام و لایەنگرانی و هێزانە کەم پێم وایە هەر جۆرە جوڵەیەک بێت بە سلبی و بە ئیجابی کەسی یەکەم لی بەرپرسیارە بەداخەوە لە ماوەی ڕابردووە بەشێکی زۆر لەو هێز و لایەنە سیاسیانە پابەندی هیچ کام لەوانە نەبوون و هیچ کام لە پرەنسیپ و بەها باڵاکانیش ڕێگر نەبوون لەو کارانێک کە ئەوان بیکەن یعنی بەداخەوە بەشێک لە پیرۆزیەکان کە لای خەڵک پیرۆزی بووە نەئەکرا دەسی بۆ بەرێت لە بانگەشەی هەڵبژاردنە دەسی بۆ براوە پایە کۆمەڵایەتەکان یانی یەکێکی تر لەو بابەتانەی کە قوربانیی گەورەی ئەو بانگەشەی هەڵبژاردنان ژنانن کە جارێکی تر ئەوان دەستیان لەوەش نەپاراستووە دەستیان بۆ بردووە لە ڕێگەی هەواڵ بڵاوکردنەوەی هەواڵی ناڕاست و فەیک زانیاری فەیکەوە یەکێکی تر بووە لەو بابەتانەی کە ئەمانە ئەم هێزولایەنە سیاسیانە بەبێ هیچ حساب بۆکردن بۆ دەستیان لێ نەپاراستووە ئێستش ئەوەی کە ئێستا و ئاماژانەی کە ئێستا پێمانەڵێت بەداخەوە یعنی گەشتبین نیم بەوەی لەم هەڵبژاردنەشە ئەو هێزولایەنە سیاسیانە بتوانن احتیفاز بە کۆمەڵێک خاڵ و پرەنسیپۆ بکەنەوە کە دوجار ئێمە لەگەڵ ململانەی سیاسی مەدەنی و شارستانی یاین دوو لە هەموو جۆرێک ناوزڕاندن و بێڕێزیکردن بەیەک تێ ئەگەی لەوەش کە بانگەشەی هەڵبژاردن بەواتای ئەوەی کە تۆ چۆن بانگەواز بۆ کاڵاکەی خۆت کەیت و وەخۆت عرزکەی بەڵام یەک خاڵ گرنگە ئەویشەوەیە کە تۆ دوجار ئەگە براوەش بیت ئەچیتە سەر مێزێک کە ڕەنگە ئەوەی کە زۆرترین قسەت پێوت بێ لە شانت بێ و خاستەن ئێمە لە پەرلەمانی عێراق لەم هەڵبژاردنە خاوەنی قەزەیەکی نەتەوەین کە کوردیە وەکو نەتەوە ئەمە یەکێک لە بابەتانە بوو بەڕاستی من ویستم قسەی لەسەرکەین بەس ئەمە ئەکرێ ئەم جاریش دنەی عەطف و هەستی نەتەوایەتی کورد بدرێت بەوەی کە ئێمە لە بەغات تا زۆر بین باشترین لە کاتێکە ناتوانین زۆر بین لەو ژمارەی کە هەیە ناتوانین زیاتر بین یعنی بەڕاستە بیگری بە چەپا بیگری بە ژمارەیە کورسی دیاریکرامان هەیە لە ئەنجومەی نوێنەرانی عێراق لەمە زیاتر نابێت 10 کەس بچێتە سەر سندوقی دەنگدان و 10 ملیۆن کەس بچێتە سەر سندوقی دەنگدان ئێمە هەمان ژمارەمان بۆ دانراوە ئەوەی کە هەیە ململانی نێوانە حیزبانەیە بۆچی بگەڕێنەوە بۆ ئەوەی پێمان وابێت ئەم حیزبانە ئەتوانن دنەی عەطفی کۆمەڵگە و هەستی نەتەوایەتیمان بدەن لە ڕاستیە هاوڕای ئەوەی جانان بەس پێش ئەوە یەک بڕگەی چووکما بوو کە نەتیجە بوو گرنگ بوو باسیکەم ئەویشەوەیە لە کۆی بە ئەزمموی ڕابردوو و بە ئەزمموی ئەم چەند ڕۆژەی ڕابردوو ئیجراعاتەکانی کۆمیسیۆن کە چەندانەیەکیان سزادراون و بەشێکی زۆریشیان ماون هەر جەنابیشتان پێشەم پرسیارە باستان کرد زۆرێکی زۆر لە شوێنە گشتەکانیان داگیر کردووە کە ئەمە خەرقی قانون و پەیڕەوی ژمارە چوارە کەواتە ئاماژەکان پێمان ناڵێ ئەم بانگەشەی هەڵبژاردنەش بانگەشێکی سەلیم و دوور لە تونوتیژی دەرئەچێت بەداخەوە بۆ ئەوەی جەنابەت ڕاستە ئێمە خاوەنی ئەم بابەتی نەتەوەییە و بابەتی پاراستنی نەتەوە وەکو هەرێمی کوردستان وەکو چیانێکی دەستوری و یاسایی کاڵایەکە بێ بەدەزە هێزە سیاسیانەوە بەڵام بابەتەکە لەوە بێت کێ بتوانێت ئەم قەزەیە احتیفازی پێ بکات مزایدەی پێوە نەکات نەیفرۆشێت گرفتەکە ئەوەیە ئێمە قەزەی نەتەوەییمان کە من بەداخەوە یعنی نیگەرانم بە لە ئەم بابەتە ئەڵم ئەویشەوەیە کە ئێستا لە ناو تاک و کۆمەڵی کوردیە ئەمە زۆر زۆر لاواز بووە ڕاپرسیەکان پێمان ئەڵێن ئەوەی کە قەزیەی هاوڵاتی و دەنگدەر بێ لە ناوچە جێناکۆکەکان کە لە ساڵی 2005 دەستور نووسرایەوە یەکەمین قەزێ بوو ڕەنگە ئیستفتایە بکرایە لە سایە 95 هاوڵاتی چی قەزێ بوو لای ئەیوت ناوچە جێناکۆکان و کەرکک و خانەقین و مەندەلی و جەلەولا ئێستا ڕاپرسیەکان پێمانەڵێ قەزەی ئەو ناوچانە لە سایە 5 چۆن لە سایانەوە دابەزیوە کێ بەرپرسە بێگومان ئەم هێزە سیاسیانە بەرپرسن بێگومان هاوڕێ ئەوەم کە ئێمە ژمارەی کورسیەکانمان لە پەرلەمانی عێراقا بە ژمارە نایبینەوە بەڵام بەچی ئەیبینەوە بە پرۆژە ئەیبینەوە بە کەسی بوێر و چوست و چالاک خاوەن قەزیە ئەیباتەوە کە ڕەنگە بە یەک پرۆژە بتوانێت زۆر بە کورتی پێم بڵیت بەشێک لە میدیا بەشێک لە هاوڵاتیان بەشێک لە چاودێران پیان وایە ئەم پارە گەورەی ئەم 10 ملیۆن دۆلاری کە هەر یەکێک لە حیزبەکان تەرخانیەکە بوو بانگەشەی هەڵبژاردن ئەوترێت ئەمە گەربیکەن بە پرۆژە و ئەم پرۆژانە پیشانی خەڵک بدەن ڕەنگە دەهێندەی
بانگەشەی هەڵبژاردن گیان بۆ بگرێت هەندێک تۆ شارەزابی لە هەڵبژاردننی وڵاتان و متابعات کردبی و بە دوای ڕۆشتوی وەکو ئیشەکەت وەکو پسپۆڕیەکەت ئەم قسەیەجی ئەگرێت ئەکری ئەم پارەی لە ماتەرخانی ئەەکەن کەلافی تۆ و تابلو هەڵواسن و شاشەی گەورەی پێ بکرێ بگرن و میدیای پێ دروست بکەن و سپۆنسەری فەیسبوک و ئینستاگرامی پێ بکەن بیکەن بە پرۆژە و بە ڕێگەوبان و بە قوتابخانە و بە نەخۆشخانە جێگەی ئەمان بۆ بگرێتەوە من لەگەڵ ئەوەیە و زەربی سفری ناکەمەوە بانگەشەی هەڵبژاردن بەڵام ئەکرێت تێچووەکەی زۆر لەوە کەمتر بکەنەوانێ و بە پارەی تێچووی ئەو بانگەشە هەڵبژاردنە زۆرە ئەو هەڵڕشتنی پارەیە بۆ خەڵکانێک کە بەشێکی زۆر 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 کەمیەگاتە دەنگدەرەوەی کە بەداخەوە پێڵێن کڕین و فرۆشتن دووش ئەو پارە زۆرەی کە لە ململانێ ناوخۆ عەسکەرەکانی خۆیانە سەرفیەکەن بیکەنە خزمەت گوزاری و بیەن بە هاوڵاتیان و فەرمانبەران و کارمەندان و ژینگە پارێزان زۆر باشتر ئەتوانن کەسبی ڕای جەماوەری پێ بکەن ئەو پارە بوجە زەبەلاحەی لە هێزە ئەمنیەکانە سەرفی ئەکەن ئەو هەموو جۆرە چەکەی کە لە ململانێ ناوخۆیەکانە بەکارێنن ئەگەر بێت و لە خزمە گوزاریە سەرفیکەن چەند قات بەرامبەر ئەتوانن چێروی دەنگەکانیان بەرزکەنەوانێ و پرۆژەکانیان قسە بکات میدیای کوردی بەشێک لە ڕێکخراوەکان شارەزایان و چالاگوان خەڵکانێک لەگەڵ ئەو دەسەڵاتە بێ لەگەڵیانە بێت ناتوانێت کە بە شەقامێک هاڕوا پرۆژەیەک ببینێ باڵەخانەیەکی جوان ببینێ خزمەت گوزاریەکی باش ببینێت زەربی سفری کات ئەگەر ئەو دەسەڵاتە سیاسی بیکات پێچەوانەکەشی ڕاستە کاتێک کە نایبینێت لە ماوەی بانگەشەی ناتوانێت چاوی لێ بنوقێنێت ناتوانێت چاوی لێ بنوقێنێ ئەبێتە بابەتێک گەڵێت تۆ لە ماوەی 4 ساڵە هیچت بۆ نەکردوم باشترین پاساو ئێستا ساڵێکە نزیک بە ساڵێکە هەڵبژاردن کراوە هاوڵاتی بەو دوو حیزباڵێت ئێمە دەنگمان پێیان ئێوە پەرلەمانەکەتان کارانە کردو یعنی چیە ساعتی پێمەڵی دەنگم کەواتە ئەکرێ بڵێین ئەمجار ڕەنگە ڕێژەی بەشداری لە سەرسوندۆقی دەنگدان و دەنگدانی هاوڵاتیان کەمتر بێت بەهۆی ئەوەی کە ساڵێکە پەرلەمان دروست نەکراوە حکوومەت پێک نهاتووە بەڵێ یەکێکە بێت لە هۆکارەکان و پێشبینی ڕێژەیەکی بەرز ناکرێ بۆیە من تەسەوڕم وایە ئەمان ختابەکەشیان بەرامبەر یەکترە گۆڕن لەبەرەوەی ڕێژەی کورسیەکان و دەنگدان لە پارێزگاکانی هەرێمی کوردستان بە تایبەتی لەم سێ پارێزگایی کە ململانی نەتەوەیتیانە دیاری کراوە و ڕەنگە جۆری خیتابەکەیان لە نینەوە و کەرکک بگۆڕێ دەنا ڕێژەی بەشداری نزمە بێ و باکیشیان پێینی باش دۆخێکی ئەکرێ بڵێن سیاسی ئەمنی تاوی جیهانی گرتووەتەوە بە ڕۆژەڵاتی ناوەڕاست عراقیش ئامادەیە بۆ گۆڕانکاری هەرێمی کوردستانیش بە دەرنیە لەو گۆڕانکاریانە و ئەبینین ینی ناوخۆی هێزە سیاسیەکانیش تەباییتیان نیە سەرۆکی حیزب ئەگیرێت و ڕووداوی ئەمنی گەورە ڕوئەدات و ینی ململانەکە دابەزیەوە بۆ ئاستێک پەیجی فەیسبووکی یەکتری هاگەکرێت لە ڕێتی مەکانیانەوە پێ دوایەکە هەڵبژاردن بۆ هێزەکانی دەرەوەی پارتی و یەکێتی ڕێگەیەکی ئاسانە بێت یعنی ململانەکە بە جۆرێک نابێت ئەوان دەنگەکانیان کەم بکات یان پاشەخشەیەکی گەورە بکەن بێگومان یەکێکە لە ئەو مەترسیانی کە لە بەردەمیانایە و لە پرسی بانگەشەی هەڵبژاردنە کە لەگەڵ کاکەڵشوایە تەرکیستان خستە سەر بانگەشەی هەڵبژاردننی دنیا ئەوەندەی کە میدیای کوردی ژەمڕۆ بە چالاکانە ڕۆماڵیەکە چ لە هەڵبژاردنەکانی ئەوروپا چ لە هەڵبژاردنەکانی ئەمریکا سیرەکەی لەسەر دوو پرس وەستاوە خزمەتگوزاری ناوخۆی لەگەڵ سیاسەتی دەرەوە لە لای ئێمە هیچ یانیتیانە یعنی بانگەشەی هەڵبژاردننی لە لای ئێمە هیچ یەکێک لە وەڵامی ئەم دوو پرسیارەت دەست ناکەوێ خزمەتگوزاری لە ناو خۆچی لێیە ئێمە لە ماوەی ڕابردوو لە فیدراسیۆنی ڕێکخراوەکان کە لە مانگی حوتەوانێ لەسەر پرسی کارەبایی شەکەین ئەو کارەبا 24 کات ژمێریەکی ئێستا هەیە لە پرۆژەی ڕووناکی هەموو جێی خۆشحاڵی و دەستخۆشیە بەلامانەوە بەڵام دیتێڵ و ناوەڕۆکەکەی چیتیایە ئەوە جێی پرسیارە چۆنە میشە کراوە و هەموو ئەو کار و بارانەی کە ئێستا لەم کابینەی ئەخیرە باسی لێواکرێ میدیا ڕووماڵی بنکۆڵکارەکە وەرە سێرێکیەوە بکە ئایا ئەم پرۆژانە لەسەر چه ئەساسێک کراوە ئایا بە داهاتی نەوت کراوە کە لە ڕێگەی تانکەرەوە فرۆشراوە یاخود لەسەر داهاتی ناوخۆکرێ بەشێکی زۆر زۆر کەمی لەس تەوانەوە داهاتی نەوت هەردیار نییەکەوەی کە لە ڕێی تانکەرەوە ڕۆیوە لە داهاتی نانەوتی ئەو پرۆژانە بەشێکی زۆر کەمی لەسەر ئەو پرۆژانەش کراوە ئەی بەشە گەورەکەی لەسەر چی کراوە لەسەر شانی کردی تایبەت کراوە ئەی کردی تایبەت بۆچی ئەم شتاکە
کەرتی تایبەت کاتێک دێ بەشێکی زۆری ئەو پرۆژانە هەمویان ناڵێم کەرتی تایبەت ئەیکا لەبەر ئەوەی بەشێکی زۆری ئەرزوو ئاوی ئەم وڵاتەی بە بەلاش پێدراوە و هەمووی کراوە بە عیماراتی سەکەنی و بازرگانی بەشی زۆری پرۆژە لای ئێمە لەویا خۆی بینێتەوە ئەوان ئەلەو پارە گەورە خەیاڵی کە دەیان ساڵە لە دوای قانونی وەبەرهێنانەوە لە هەرێمی کوردستان بردووانە ئێستا بەشێکەکەنەوە بۆ پردو نەفەق و جادە و ڕێگاوانانە و جارێکی کەوەکو خزمەتگوزاری حکوومەت ئیفرۆشنەوە بە خەڵک کە ئەم ئەسڵ و ئەساسی نییە کەواتە ئێمە لە ناو بانگەشەکەیە کاتێک باسی سیاسەتی خارجی ناکەین کاتێک باسی کوڵانی ئەم ناوچەیە و دنیا ئەکەین ئێمە لێرە هێزەکان پێمان ناڵێن ئەگەر ئێمە هەرێمێکی تەندروست و دوجار عێراقی وڵاتێکی حکومڕانی ڕەشی بووایە ئەبووە ململانەی ئەم هەڵبژاردنە لەسەرەوە بووە ئایا ئێمە لەبەرەی چین سیاست بکەین یا لەبەرەی ئەمریکا سیاست بکەین یا چۆن لە ناوە ڕاستا بۆستین یا کام پرۆژیان لە خزمەتی وڵاتەکەمانەیە بەس ململانەکان هاتوون بۆ ئاستێکی ڕۆژانە لە ئاستە ڕۆژانەکەیە میدیای سەربەخۆ زەرەرەکە لەوێەوە ڕێکخراوی سەربەخۆ زەرەرەکە ئەو هێزانەی کە هێزێکی حەقیقی خەڵکن زەرەرەکەن چونکە ئەمان سەرچاوەکانی هێزیان لە دەستی خۆیانە کۆ کردوتەوە بەکاری ئەهێنن لە کڕینی وجدانی خەڵک بەکاری ئەهێنن لە بۆمبارانکردنی زەهنیەت و دەرونی خەڵک یعنی ئێوە باستان کرد تۆ کاتێک کەناڵێک دوو کەناڵنا 100 کەناڵی جیاواز هەزاران پیجی سۆشیال میدیات بەکارهێناوە بۆ ئەوەی خەڵک ڕاست لە ناڕاست گیانەکاتەوە بۆ ئەوەی خەڵک نەزانێ ئەم ئیشەکە کراوەیە ئەم کام کاندیدەیە کام پرۆژەیە لە بەرژەوەندێتی دەرونی تاک و خێزان بە 10 ساڵ یان 10 ساڵ قەیرانی دوای 2014ەوە بەرگەی ئەمە ناگرێ هەڵسەنگاندن بۆ ئەم دۆخە بکە بۆیە بینین ژمارەی ڕووداوەکان ژمارەی بێئومێدی خەڵک جگە لە پرۆسی هەڵبژاردن لە یاسا لە دەستگا ینی بۆ نمونە ئێستا لە پرسی پەرلەمانی کوردستانە کە ساڵێکە کارانیە خەمی چێ هی نخبەیەکی زۆر بچووک نەبێ کە باسی ئەکات یا ناو میدیایە بە هەندی وەرەگریا لە ناو ڕێکخراوەکانە خەمی چێ ئەوەی کە پەرلەمان هەیە یانە چونکە لە درێژایی و ماوەی کە پەرلەمان هەبووە فترەی بچووکی لێ دەرکەی خەڵکی کوردستان هەستی نەکردو ئەم دەستگایە بۆ ئەم گرنگە لێەوە ئەتوانێت خە بە وەزیرەکەی بگرێ بە حکوومەتەکەی بگرێ بۆ ئەوەی کە بتوانێت لێپرسینەوەی لێ بکە ئەوەی کە لە ساڵانی ڕابردوو خەڵک بە گەرم و گوڕیەوانە یارمەتی کاندیدەکەیەدا بۆ دەرچوون ئەمەژی تر نەماوە چونکە ئەزانێ هەرو کاندیدەی کە ئەمڕۆ پشتیوانیەکە دەری ئەچێنێ بە یەکێکە لە وعدانە لە هەڵبژاردنەکانی ڕابردوو شابینیوانایە لە تیمە حیمایە زۆرەکەی خۆی جێیەکاتەوە بە تایبەتی لە بەغداکە امتیازات زۆرترە بۆیە ئەمانە هەمووی شکاندنی ئاستی بەشداریکردنی تاکە تۆ لێەوە تاکی خۆ دوێرانەکەی کە پێڵی بەشداری سیاسی فشەیە کە پێڵی ئەم دام و دەستگایانە هیچی هیچ نییە هەمووی یەک کاگ مهمە یەک کاگ لەملا یەک کاگ لەولا دە کاکیش لە خواری و عێراق و لە کاتە تۆ لە هەموو عێراقەوەی کە بۆ تەمێنێتەوە دەکاکە کەواتە هێشتا هەرچەند زووە قسە لەسەرەوە بکەین بەڵام بەپێی هەموو ئەم خوێندەوانە بێکاردوتان باستان کرد ئەبێ چاوەڕێبی تەنها کادری حیزبەکان بچنە سەر سندوقی دەنگدان هاوڵاتی ئاسایی ئەوەی کە بیرەکاتەوە لە پرۆژە ئەوەی کە بیر لە خزمەت گوزاریەکاتەوە ڕێگای سندوقی هەڵبژاردن هەڵنابژێرێت ئەوەی کە ئەم پێش ئەتوانین بڵین پێش بانگەشە دەستی پێکردووان نزیکەی من ئەوەندەی هەستی پێەکەم 2 هەفتەیە ئەمان دوو شت بەکارهێنن وەکو هەموو هێزەکانی کە لە دنیاە بە تەمای ڕێگەی ڕەشید نەبێ بە تەمای ڕێگەی ناڕەشید بێ هەم ترس بەکارهێنن هەم هێز بەکارهێنن واتە سەرچاوەکانی ترساندنی خەڵک لەگەڵ سەرچاوەکانی کڕینی خەڵکە یعنی هەردوو ڕێگەکە هەردوو زۆن قسە لەسەرەوە کرێت بەداخەوە ناچارین قسە لەسەر زۆن کرد لە هەرێمی کوردستانە لە هەردوو زۆن باز لەوە کرێت کە داوای کارتی نیشتیمانی کراوە کارتی نیشتیمانی ئەکردرێ بە ڕێبەرەتی پۆلیس و دەستگا ئەمنیەکان و هەندێک لە فەرمانگەکان و تاگەشۆتە ئاستی هەندێک لە قوتابخانە و خوێندنگەکانیش داوای کارتی دەنگدان لە فەرمانبەرانی حکوومەت ئەکرێت ئەمە ڕێگەیەکە کە ڕەنگە لە ساڵی 90ەکانە حیزبەکانی دەسەڵاتی هەرێمی کوردستان بەکاریان هێنابێت بۆ لە 2025 جاشتا لەو ڕێگەیان لەو کاتی ساڵی 90ەکانە بەکاریان هێنابێ ڕەنگە و کاتر پێویستیشان پێی نەبوو بێ ئەوە نەخۆشەویست و جەماوەری بوو بێتن لە ناو خەڵکا بەکارهێنانەکە لەسەر حسابی گرێویکی بچووکی نێوان دوو هێزی گەورە بوو بێکە لە شاخەوە هاتوون بەڵام ئێستا ئەیانەوە ترس بڵاو بکەنەوە بۆیە تۆ بینی بەردەوام کۆمیسیۆن میدیاکارانە و پرسیارە لە کۆمیسیۆنەکەن دەڵێن ئەرێ ئایا ئەزاندرێ چێ دەنگی بەچێ داوە لەبەروی ئەم ترسیان لە لای خەڵک کردو بە واقع لە ڕێگەی کارەکان
بەڵێ بۆیە هەم ترس بەکارهێنن هەم کڕینی وجدانی خەڵک بە بەردەوامی بەکارهێنن وا لە خەڵکەکەن ئەو ئێمە بینیمان یعنی ڕێبەری ڕەودی سەدر لە هەڵبژاردنەکانە و بۆم جارەش دڵنیام جۆم لە خیتابی وا بۆتەوە لەو ماوەی کورتەیە کاڵێ پارەکەشیان لێ وەرگرن و دەنگیشان مەدەنێ لە بەرەوەی ناتوانێت بڵێ وەری مەگرن یعنی وا بووە بە ئەمری واقع وا هاتۆتە بەردەرگاکەی کە ڕەنگە و کەسە تووشی ئەشکال ببێتەوە لە فەرمانگەکەی یا لە گەڕەکەکەی ئەگەر بڵێ من کارتی دەنگدانەکەم نادەم کە ئەمە خراپە ڕێنمایەکانی کۆمیسیۆن وازەحە و پێویستە بەڕاستی خەڵک ڕوبەڕووی ئەم شتە ببێتەوە لای کەم ڕوبەڕووبوونەوەکە لەسەرەوە ئاستە بێ کە ئەمە پێشێلکردنی کەرامەت و ئازادیە. دەستەکانە خۆش کاگەڵشۆ 329 کورسی پەرلەمانی عێراق ململانی لەسەرە چەند کاندیدمان هەیە چەند حیزب هەیە چەند هاوپەیمانێتی هەیە ئەگەر داتایەکەم پێ بڵێ سپاس دەکەم بزانین هەر کورسی چەند کەس شەڕی لەسەرەکات. ڕاستە تەبیعی ئەوەی جەنابە دووتێس دروستە عێراق لەم هەڵبژاردنەی خولی شەشەمی پەرلەمانی عێراقە کە 329 کورسیە 9 کورسی کۆتای پێگاتەنەتەوەی و ئاینەکانە کە دابەش بووە بەسەر چەند پارێزگایەکی عێراقا بە نمونە لە دهۆک کورسێکی مەسیحی یان لە واسط کورسێکی کوردانی فەیلی یان چەند پێگاتەیەکی تری هەم ئاینی یاخود نەتەوەی تەبیعی لە کۆی ئەوانەی کاندیدن بۆ ئەو 329 کورسی 1768 کەس کاندیدە بۆ پەرلەمانی عێراق و لەو ژمارەیەش 5520 کەسیان لە ڕەگەزی نێرن و 2248 کەسیان لە ڕەگەزی مێن کە چێبڕچیەکەن بۆ ئەو کورسیانە بێگومان لەو 329 کورسیە پێویستە 83یان لە ڕەگەزی مێ بێ بەپێی کۆتایی ژنان کە لە دەستوری عێراقا دیاری کراوە ئەویشەڵێت یەک لە سەرچواری ئەندامانی ئەنجومەنی نوێنرانی عێراق لە پێگاتەی یان ببورە لە ڕەگەزی مێ بێ لە ژنان بێکە ئەمە لە یاساکەشە جێکراوەتەوە. ئەمە وەکو ململانەیە بۆ ئەو کورسیان تەبیعی هەر حسابێکم کرد هەر کورسیەک 25 کەس ململانی لەسەرەکەات تقریبا دەست خۆش بێ. عێراق 18 بازنەی هەڵبژاردنە و بۆ خۆی ئێستا لە دوای بوون بە پارێزگای هەڵەبجا 19مین پارێزگای بەڵام هەر 18 بازنەی هەڵبژاردن ماوەتۆ لە بەرەوەی لەو کاتاکە یاساکە پەسەندکرا هەڵەبجا لە چوارچێوەی پارێزگای سلێمانیا بوو پارێزگای سلێمانی بازنەیەکی سەربەخۆ 18 کورسیە و هەولێر 15 کورسیە دهۆک 12 کورسیە لە ناو 12 کورسەکە کورسێکی کۆتای پێگاتەکان بوونی هەیە. تەبیعی باست لە ڕێژەی بەشداری کرد لەگەڵ هاوڕێم کاکبابان لە عێراقا لە 2005ەوە تاوەکو ئێستا ئەتوانم بڵێم کەمترین ڕێژەی بەشداری لە هەڵبژاردننی پێشوەختەی پەرلەمانی عێراقا بوو سەرباریەوەی کە خۆپشاندانی تشرینیەکان و موقتەدا سەدر بە ئامادەیەکی بەهێز بوونی هەبوویە کەمین هێزیش بوو بینیمان 73 کورسی پەرلەمانی عێراقی هێنا و چووە دەرەوەی ناو بازنە و گۆڕەپانی ململانە سیاسیەکان لە ڕووی حزوری پەرلەمانیەوە ئەگەرنا بۆ خۆی لە ڕووی حزوری کایە گشتەکەیەوە هەمومان نەزانین ئامادەی ماوە مۆدێلێکی نوێ بوو لە مێژووی عێراقا کە هێزێکی سیاسی بتوانێت 73 کورسی پەرلەمانی عێراق بێنێت و بچێتە ناو دەرەوەی گۆڕەپانەکە کە ئەمە جێی لەسەر وەستانە بۆ کات و بەرنامەیەکی تر بەڵام لە ڕووی بەشداریەوە توانم بڵێم هەڵبژاردننی پێشوەختەی پەرلەمانی عێراق خولی پێنجەم کەمترین ڕێژەی بەشداریشی تۆمار کرد لە کاتێکا کە ئەمە یەکێک بوو لە جیاوازەکان لە هەڵبژاردنەکانی ڕابردووە و یەکەمین جاریش بوو پەرلەمانی عێراق هەڵبژاردنەکەی بەو مۆدێلە بکرێت کە فرەبازنەی بوو دابشکرا بوو بەسەر 83 بازنەی هەڵبژاردنە و لە ناو پەرلەمانی عێراقیشە یەکەمین هەڵبژاردن کە زۆرترین ڕێژەی بەشداری تیاکرابێت لە ساڵی 2005 بوو کە ڕێژەی لە سایە 79.36 ڕێژەی بەشداری بوو بەڵام پەرلەمانی خولی پێنجەم کەمترینیان بوو. ئەمانە پێمانەڵێت بەرزی و نزمی و مامەڵی هێز و لایەنە سیاسیەکان بێمتمانەیی ئەو دامەزراوانە کاریگەری هەبووە لەسەر خواستی ڕێژەی بەشداری بۆ دەنگدەران و هاوڵاتیان چ لە عێراق چ لە هەرێمی کوردستان لە ناو ئەو ڕێژەیە پێم خۆش بوو ئەوەش وەکو داتا باسکەم لە ئاستی عێراقا بەغداد لە بینی کەرخ و ڕەسافەیە
کەمترین ڕێژەی بەشداریان هەبوو لە ساڵی 2021 و لە دوای ئەو پارێزگای سلێمانی بوو کە کەمترین ڕێژەی بەشداری هەبوو بێگومان هۆکار زۆرە بۆ کەم زۆر بە کورتی پێم بڵێ کاگە هەڵشۆ ئەم قسە نەبێتە ماڵ لە سەرمان و گوستەرەوەی حیزبەکان بەشێکیان باسییانە کرد ئەو ڕێکارە ئەلکترۆنیانەی کە بۆ مەڵبژاردنە ئەگیرێتە بەر مەجای ساختەکاری هێشتووە یان هاوڵاتی بێخەم بێ ئەو دەنگی خاتە سندوقەکەەوە ئەو دەنگە ئەچێ بۆ کاندیدەکە کە خۆی دیاری کردووە لە ڕاستیە بابەتی ساختەکاری ئەو بابەتەیە کە هەمووان زۆر ئەتوانم بە مطلقی نەڵێم زۆرینەی زۆر قسەی لەسەرکات بەداخەوە گرفتەکەی من لەوانی قسەی لەسەرکات گرفتەکەی من لەوایە بەشێکی زۆر لە هێز و لایەنە سیاسەکان بەپێی بەژەوەندەکەی خۆیان قسەلەکە بەکاری ئەهێنن ئەوەی کە ئێستا ئێمە وەکو ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی یان وەکو متابعەک هەر شتێکی ناوەنەی متابعی ئەەکەین و لە هەڵبژاردننی ڕابردووشا کە پەرلەمانی کوردستان بوو ئەو هەنگاوانەی کە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردن گرتوێتێ بەر هەنگاوێکن ئەتوانی بڵێ نمونەیە کەمترین یان ئەتوانی بڵێ مەجاری بۆ تەزویر نەهێشتۆتەوە ئەگەر خەڵکێک ئەڵێت تەزویر ئەکرێت بێگومان ئەبێ بەڵگە و دیکۆمنتە بێت ئێستا دوایین کاتەگە بەڵگە دوکۆمنتە نیە ئەڵێن هەڵبژاردنەکە دیزاین کراو بوو کەواتە ئەکەونە پشت هەڵبژاردنەکەەوە نەتیجەکە و ئەنجامەکە هەر شتێکەیە جێبەجێ ناکرێت شتێکی تر جێبەجێ لە قانونە شتێکەیە لە سوڵتەی قەزاوات و قەناعەت بە دادگا بکەیت ئەبێ پێی بڵێ ئەمە بەڵگەیە بۆ ئەم پرۆسی هەڵبژاردنەش من ناتوانم قەناعەت بە قسەی هێزێکی سیاسی بێنم من بۆ خۆم لە ناو پرۆسەکەیا بووم لە هەناوی پرۆسەکە بووم تا هەڵوەشانی جیازەکان و هەتاوەکو دوایی واتە ئەم بابەتانە قەناعەت بە منێک ناهێنێت کە خۆم میتیا بووم لە ناو پرۆسەکە بووم لە کاژمێری سەد دەستپێکەوە تاوەکو کاژمێرەکانی کۆتایی واتە ئەوەی کە ئێستا هەیە دوایین گۆڕانکاری کە کۆمیسیۆن وەکو هەنگاوێکی نوێگرتوێتێ بەر لەم هەڵبژاردنەیە بەکارهێنانی کامیرەیە لە جیهازی تحقوقە ئەوەی کە پێوتێت جیهازی ناسینەوەی دەنگ دەرەکە و بەکارهێنانی جارێکی تر پرۆسی بایۆمەتریکە لە هەڵبژاردننی پێشووتر و پێشووتریشا بە ئاسی جیاواز بەکار هاتووە واتە ئەمانە هەمووی پێمانەڵێت هەنگاوی دڵخۆشکردن لە ڕووی تەلاعوب تەزویر ساختەکاری هەنگاوی جدی و گەورە درێراوە و دەنگدەر ساختەکاری و تەزویر نەکاتە پاساوێک بۆ بەشداری نەکردن بەڵام ئاستیەوەی کە گۆڕانکاری ناکرێت بابەتێکی دیموکراسیە دیموکراسی ئەوە ئەخوازێت گۆڕانکاری بە هێواشی و بە فترێکی زەمەنی درێژخایە نەکرێت ئەگەر ئەمەت هەڵبژاردووە ئەبێ لەسەر ڕێچکەکەی بەردەوام بی ئەگەر گۆڕانکاری خێراتەوێ بەچەک لە 24 ساعت ئاکرێ بەڵام ڕەنگە 50 ساڵت بێ بۆ ئەوەی کە بتوانیت ئەو 24 ساعت بگۆڕیت و ڕێکی دەستە خۆش بێ سپاس بۆ هەردووکتان ئەرکتان کێشاکە لە ساعتەکانی پێش بانگەشەی هەڵبژاردنەوە قسەمان لەسەر بانگەشەی هەڵبژاردنێک کرد کە ماوەی زیاتر لە مانگێک و لە 35 ڕۆژ لە کوردستان و لە عێراق ئەگوزارێت بە هیواین هەڵبژاردنێک و بانگەشەی هەڵبژاردن بەڕێوە بچێت کە هاوڵاتیانی کوردستان کەمترین زیانیان بەرکەوێت و کەمترین گرژی و ئاڵۆزی ڕوو بدات و کەمترین دەرونی هاوڵاتی ماندوو بێت سپاس بۆ هەرێک لە بەڕێزان کاک بابان جعفەر و کاک هەڵشاد عەبدولفەتاح چاودێرانی بواری هەڵبژاردن سپاس بۆ بەشداریتان بینەرانی بەڕێز ڕووماڵەکانی هەڵبژاردن و بانگەشەی هەڵبژاردنمان لە پشەوە دەست پێکات و بەردەوامە بێت بە هیوای کاتێکی خۆش